بە شێوازێکی مۆدرن و پێشکەوتوو نەخۆشخانەی فریاکەوتنی شەی شێرکۆی حاجی ڕەزا کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی سلێمانیەوە لە نێو نەخۆشخانەی شۆڕش کرایەوە. ئەرکی دروستکردنی نەخۆشخانەکە لەلایەن خێرخوازانەوە بووە و لە دەبەشی سەرەکی پێک دێت کە جگە لە کەسوکاری پێشمەرگە هاوڵاتی ئاسایش دەتوانێت چارەسەر وەربگرێت. هەژبێری تۆپ ئیمێرجنسیە پێگاتۆ لە بەشەکانی نەشتەرگەری هۆڵی نەشتەرگەری گەوریتیە بەشەکانی سۆنەر و شکایی و سۆنەر بەشی شکاویمان هەیە بەشی تیشکمان هەیە. 40 کارمەندی پزیشکی و زیاتر لە 20 پزیشک بە 24 کاتژمێری لە نەخۆشخانەکەدا کار دەکەن و لەلایەن دەستگای تەندروستی پێشمەرگەوە سەرپەرشتی دەکرێت. دوای نزیکەی 5 مانگ لە تەواوبوونی ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی دەرگای نەخۆشخانەکە کرایەوە و ئەو نەخۆشخانەی حاڵەتی کتوپڕیان هەیە چارەسەریان بۆ دەکرێت. بە شانازیەوە ئێستا سلێمانی خاوەنی شەکرە فریاکەوتنە زۆر ناوازەکان لەبەروی کە لە هەموو هەرێمی کوردستانە بەم توانە هیچ فریاکەوتنی شکە نییە و بگرە من ئەتوانم بڵێ سەر ئاستی عێراقیش نییە وەکو بەڵێ نەخۆشخانەکە شەی شێرکۆ کە ئەمڕۆ بە ڕسمی کرایەوە تەبەن ئەم نەخۆشخانەیە لەسەر ئەرکی چەند خێرخوازێک کراوەتەوە کە ئەمە جێگای دەستخۆشیە و ئەمە تەقدیر ئەکرێ و من پێم خۆشە لەم کەناڵیەوە کە کەناڵێکی تقریباً ڕۆتێکی ئیسلامی خێرخوازی هەیە ینی ئەمە بێتە نهجێکی باش بۆی خەڵکی ئەمە فێر بێت تەنها لە مزگەوت و لە هەنێشتا ئەمانەش پێویستن بەڵام بۆ نمونە نەخۆشخانێکی لەم شێوەیە کاراسانیی گەورە بۆ کەرتی تەندروستیەکە بۆ هاوڵاتیان ئەکا ئێمە ئەم نەخۆشخانە لە خزمەتی هەموو خەڵکایە نەک لە خزمەتی تەنها توێژێکا بێت. بەوتەی لێپسراوانی نەخۆشخانەکە وەکو هەر نەخۆشخانەیەکی دیکە ئەوانش گرفتی کەمی پزیشکیان هەیە و داوا لە وەزارەتی تەندروستی دەکرێت ئەو پزیشکانەی لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگە دامەزراون بگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکە تا بتوانن باشتر لە ئێستا خزمەتی نەخۆش و حاڵەتە فریاگوزاریەکان بکەن. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.